سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سروود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆوە لە خزمەتی ئەوەی خۆشەویستین بۆ ئەوەی درێژە بدەین بە ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان تاوەکو بزانین کەمترین کۆنمرەکانی وەرگیراو بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران چەندە، پارێزگا و گشتەکەی چۆنە. ئێمە لە درێژەی ڤیدیۆکانمان باسی زانکۆی سلێمانیەکەین. ئاخۆ ئەو کەمترین کۆنمرانی لە زانکۆی سلێمانی بە پارالێل و ئێواران و زانکۆڵاین چۆن بووە. خۆشەویستان، ئێمە هەوڵەدەین لەم ڤیدیۆیەدا کە کۆتا ڤیدیۆمانە لە سەر زانکۆی سلێمانی باسی کۆلێژی زانستە ئەندازیارە کوشتتوکاڵیەکان بۆ ئێوەی خۆشەویست بکەین تاوەکو بزانین کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران ئەگەر هەیبێت چەند بووە، پارێزگا و گشتەکەی چۆنە. لە درێژەی ئەم ڤیدیۆیەدا ئەم باسانە هەمووی ئەبینن بۆیە ئێوەش بینەرمان بن و لەگەڵمان بن. یەکەم بەشمان لە کۆلێژی زانستە ئەندازیارە کوشتتوکاڵیەکان بایۆتەکنەلۆجی و زانستی بەروبوومی کێڵگەییە کە بۆ معلوماتی بەڕێستان هەموو بەشەکانی ئەم کۆلێژە زانستین و وێژەی وەرناگرێت. زانکۆڵاینی پارێزگا 61 و گشتێکەی 55.053، پارالێلی پارێزگا 61 و گشتێکەی 56.128، بەشی زانستی ئاژەڵ 60.67 کەمترین کۆنمرەی زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 54.759، پارالێلی پارێزگا 63.205 و گشتێکەی 57.8، بەشی باخداری 6.230 زانکۆڵاینی پارێزگایە و 54.053 گشتێکەیەتی، پارالێلی پارێزگا 6.230 و گشتێکەی 57.366، بەشی زانستی خۆراک و کۆنتڕۆڵی جۆری 59.174 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 7.999، پارالێلی پارێزگا 56.465 و گشتێکەی 61.186، بەشی کارگەڕی کاری کوشتتوکاڵ و گەشەپێدانی 58.8 زانکۆڵاینی پارێزگایە و بە هەمان کۆنمرەش بۆ گشتەکەی، پارالێلی پارێزگا 55.2 و بە هەمان شێوەش بۆ گشتەکەی. کۆتا بەشمان لە کۆلێژی زانستە ئەندازیارە کوشتتوکاڵیەکان لە زانکۆی سلێمانی سامانە سروشتیەکانە کە 58.744 کەمترین کۆنمرەی زانکۆڵاینی پارێزگایە، گشتێکەی 65.3، پارالێلی پارێزگا 54.007 و گشتێکەی 57.03. شەویستان و ئەزیزانی من، ئەوەی لێرەدا باسمان کرد بریتی بوو لە کەمترین کۆنمرەکانی وەرگیراو لە کۆلێژی زانستە ئەندازیارە کوشتتوکاڵیەکان لە زانکۆی سلێمانی بۆ ساڵی خوێندنی 2022-2023. بە ئومێدی ئەوەین ئینشاءڵڵا بتوانن سوودی لێ ببێنن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایندا هەموو بەشەکان کۆنمرەکانی بە نزیکەی بزانن تاوەکو بە پوختی بە شێوازێکی ڕێک و پێک هەڵبژاردنێکی جوان بۆ ئەو بەشانە بکەن کە فۆرمی زانکۆڵاینی پێبڕەکەنەوە. خۆشەویستانم، لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە بە ئەوانش سوودی لێ ببینن. هیوامان سەرکەوتنتانە.